گروپی جۆرناڵ لە کتێبخانەیە ژارموکریانی لە شاری هەڵەبجە کۆڕێکی بۆ عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ساز کرد. کۆڕەکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ قسەکردن بوو لەسەر کۆچی گەنجان و کاریگەریەکانی. لە میانی کۆڕەکەدا عەبدولستار مەجید ئاماژەی بەوە کرد گەنجان زیاتر هیوا و ئاواتیانەیە و هەوڵ بۆ هێنانەدی دەدەن. کۆچی بەلێشاویش کاریگەری لەسەر وڵات بەجێ دەیەڵێت. دەسەڵاتی ئەمڕۆی هەرێمی کوردستان کە نە ڕووی لە خزمەتکردنە نە بەرنامە هەیە بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان و نە هیچ بەرنامەیەکی هەیە بۆ ئەوەی کە جیان بکاتەوە لەم وڵاتە کە دەستیان لە شتێک گیر بێ ئایندەیەکیان هەبێ پێی خۆشی خەڵک هەموو بڕوا وڵات بەجێ بێڵێ. یەک دوو چونکە هەمیشە گەنج داینەمۆی گۆڕانکاریەکانە داینەمۆی چاکسازیە گۆڕانکاری لە وڵاتدا ئەو حەز ناکە ئەم داینەمۆی هەبێ لە وڵات پێی خۆشە بڕوە و خەڵکی زۆر تووشی گرفتاری بووە. بەڵام حەقەتەن ینی باشیانی ئەو پەڕی مەسەلەن یەکێک مردووە لەو حدودانە سەرۆکی حکوومەت بڕیاری دا تەرمەکەی بێننەوە ئیشێکی زۆر گەورەی کردووە خۆی کوشت. کاکە بەرنامەسی بۆ کەم خەڵکی ئاوا خۆ ینی هەڵ نەدێرێت خۆ تووشی مشکلی نەکە. لە درێژی وتەکانیدا کە لە کۆڕەکەدا پێشکەشی کرد سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ تیشکی خستە سەر ئەوەی دەسەڵات بێباک و بێهەڵوێستە دەربارەی گەنجان و هیچ بەرنامە و پلانێکی خزمەتکردنی گەنجانی نییە و لەبەر گەندەڵی و دزی دەرفەتی دامەزراندن و خزمەتکردنی خەڵکیشی نییە. ئابووری چارەسەر دەکەین بە هەموو لە باز دەکەین کە داهاتی هەرێمی کوردستان بە زیادەوە بەشی موسە دەکا بەشی بودجەی تەشغیلی وەزارەتەکانیش دەکا بەشی ئەوەش دەکا کە بین لەو خەڵکەی کە ئەو گەنجانەمان کە بێکارن ئەوەی کە لە ساڵانی زووە تەخەڕوجیان کردووە لە 2010 11 و 12 هەیە ئێستاش دانیشتو لە ماڵەوە دەکرا بەڕاستی خەڵکێک وردەورەدا بمەزێنرێ لە کەرتی گشتی ینی حکوومەت و یا لە کەرتی تایبەت کاکە. بەڵام بەڕاستی لەبەر گەندەڵی لەبەر دەزین نەکرا و ناشیکەن. ئێجا سیستەمی سیاسی تەمانەوە هەموو لامە خەریکین بەڕاست دەرێن کاکە بە ئەمە خاوەنی سیستەمێک بین کە دەرچین لە سیستەمی حزبی سیستەمی بنەماڵەیەک زاڵ بێن مەسەن ینی حکمڕانی وڵات بکە. لە کۆتایی کۆڕەکەیدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئەوەی خستە ڕوو خەڵک دەبێت دەسەڵات بگۆڕێت بۆ ئەوەی چیتر لە ژێر سایی ئەم دوو حیزبەدا گەنجان نەبنە قوربانی و ڕێگری لە کۆچی بەلێشاو بگیرێت کە لە ئێستادا بووەتە دیاردا لە هەرێمی کوردستان. سەدا سیەکەش حەزەکەم بیزانین سەدا 15 دەنجی بە دەسەڵات نەداوە. دەزان ژمارەیەکی زۆر کەم ئەم وڵاتە بەڕێوە دەبن ئەوەی هەموو ناڕازیە هەموو ناڕازیە هەبێ بۆ هەمووی مەسن بۆ بەجێ بێنن خۆ هەموو ناڕۆن کاکە دەرانە پێما بەڕاستی بێ یان ئەوان کە ئەم مۆزوع باردۆخە بگۆڕن کە من بەڕاستی بۆ خۆم ینی بێ ئومێدمە کە بیگۆڕن یاخۆ بیگۆڕن کوێر چ دەوێت دوو چاوی ساغ یاخۆ بیگۆڕن یاخۆ بتان گۆڕانکاری بکەن یاخۆ بتان بە ئاراستی خزمەتکردنی خەڵک کار بکەن. بەڵام بەڕاستی بێ ئومێدم ینی بێ هیوام لەوەی کە ئەوان بتوان خۆیان گۆڕن بۆی بەڕاستی بێ خەڵک بیان گۆڕێ. بەپێی ئامارێکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە ساڵی 2021 زیاتر لە 37,000 کەس لە عێراق و هەرێمی کوردستان وڵاتیان بەجێ هێشتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.